جارێکی تر نرخی بنزین لە بەنزیخانەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەرز بۆیەوە. هەر لترێکی بنزینی نۆرماڵ 25 دیناری چۆتە سار. ئێستا لە بەنزیخانەکانی پارێزگای دهۆک نرخی هەر لترێکی بنزین بە 825 دینار بۆ 875 دینار دەفرۆشرێت. یەکی گەلە زۆری خستە سەر ژیانی خەڵک. یعنی ئێستا بنزین ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبتەوە. خەڵک چاوەڕوان دەکا حکوومەت بنزینی دابەزێنیتن. ئێستا ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبتەوە. یعنی نازانین سەبەبەکەی چییە؟ یعنی تاکو ئێستا حکوومەت یعنی نایتە سە تەلەڤیزیۆنێک کەنالێکی بڵێکا کە بەرزبوونەوەی بنزین لەبەر ئەو هۆکارانەیە. ئێ باشەمە دەبینین ڕۆژانە 500,000 بەرمیل نەفت دەڕواتن. ئێستا توخوا لە تو لە هەرێمێک بی سێ پارێزگا بیتن عەزرەتت ئەوەندە بنزینە بی نەفت بی ئاو بی. لە ماوەی تەنها چەند ڕۆژێکدا نرخی هەر لترێکی بنزین 25 دیناری چۆتە سار. ئێستا هەر لترێکی بنزینی نۆرماڵ بە 825 دینار دەفرۆشرێت. ئەمەش نیگەرانی لای شۆفێران و هاوڵاتیان دروست کردووە داوا دەکەن نرخی بنزین هەرزان و جێگیر بکرێت. بنزین تأثیری لە هەمی کردیە. تأثیری لە زلکەش خاتە بگرە حتا بێژم چێت. تأثیری لە هەمی کردیە ڕاستی. یعنی داعی ناکەتن بانزینێمە لێرە دەشتە میسل بە 405 دینارە. بانزینێمە لێرە دەدرێتە پانزیخانێمە 850 دینارە. تأثیرێکی زۆریشی کردیە لەسەر هاوڵاتی. و بەهای پانزینی گەلک و گەلەکی برند بووی و سەری خسی ڕاستی ئەڤەجێک جێ دڵگیرانیە خەڵکیە و هاوڵاتیان کوردستانی بصراحة زررك وقلق وقلق ومصنع قاندية همي خلقي يعني دولمند ويا فقير جي بكو اس شخصك مكسام اس كره هجورك وفيجو في اس نشم چن باي 15,000 بونزين بكم مثلا سفرك دو كيب كم يون اكل بكم بكو ديارك وبريكما وبطال وعطاله تشتك دينا نشو لو نكسات كسباتك ڕۆژ بە ڕۆژ نرخی بنزین لە بەنزیخانەکانی هەرێمی کوردستان نرخەکەی بەرز دەبێتەوە. بەرزبوونەوەی نرخی بنزینیش کاریگەری خراپی کردوتە سەر بژێوی ڕۆژانی ژیانی هاوڵاتیانی نەحەی ڕۆڤیا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن نرخی بنزین داببەزێت. محەممەد جەلیل کەناڵی بادینان نەحەی ڕۆڤیا.